پشتێک و ڕێڤەبەریە پەروەردەیە ناوەندە هەولێرە پایتەختە کوردستانی بریارە وەرنەگرتنا شاگرتێن پۆلێ یەکێ سەرەتایی لە قوتابخانەیەن ڕووبار و کوبانێ و لاوەن دەرکرد. نە تێگەهشتنێک لە بریارێ دروست بوو وەزارەتە پەروەردەیە حکوومەتە هەرێما کوردستانی داخوایانیەک بەڵاو کرد و بە هەوڵێن سەرکردایەتیە پارتیا دموکراتە کوردستان سووریا بریار هاتەدانک و کۆمیتەیەکە هەڤبەش ji بۆی چارەسەرکردنا کێشەیان وەرێ ئاواکردن. شاندەکە هەڤبەشیە پارتیا دموکراتە کوردستان سووریا و یەکیتیا خوێندەوان و جوانên دیموکراتی کوردستان ڕۆژ ئاواک و ژێ نووری بریمە و محەممەد شێرین محەممەد ئەمین ئەندامێن کۆمیتە ناوەندیە پارتیا دموکراتە کوردستان سووریا و ئەحمەد محەممەد ئەمین بەرپرسە یەکیتیا خوێندەوان و جوانên دیموکراتی کوردستان ڕۆژ ئاوا پێک دەهات. سەردانا نویزگەها وەزیرێ پەروەردە پشتیوان سادق کردن گۆتوبێژیەکە بەرفەرە دەربارەی بریارە وەرنەگرتنە شاگرتێن پۆلە یەکێ سەرەتایی هەتە ئەنجامدان. هەردەیەوێ دەربارەدا سامان سێویەلی گوتوبێژی وەزارەتە پەروەردە ڕاگەهاند بوو کۆ ڕێخستنە نەتەوەی یەکگرتی وەزارەتە پەروەردە ئاگادار کرد بوو کۆش بۆی ساڵان و یا خوێندنێ نەتەوەی یەکگرتی وێ پشتەوانیا خۆش بۆی دبستانên کوبانێ و لاوەند و ڕووبار ڕاوەستینێ پێیدی ئەو نەما کارێ دوێ پشتەوانیەدا بەردەوام بێ. هەروەها سیویەلی گوت و ji بۆی بەردەوام بوونا پرۆسەیە پەروەردە و پێشەڕۆژە شاگرتێن ڕۆژاوای کوردستانê بریار هاتەدان و شاگرتێن پۆلە یەکێ سەرەتایی لە دەبستانên دنیên هەرێما کوردستانê وەرنە تۆمارکردن و بەردەوامیە دەخواندنا خۆ دەبکەن. دەجوینە شاندا هەڤبەشە پارتیا دموکراتە کوردستان سووریا و یەکیتیا خوێندەوان و جوانên دیموکراتی کوردستان ڕۆژ ئاوا لەگەڵ وەزیرێ پەروەردە پشتیوان سادق بریار هاتەدان و ji بۆی چارەسەرکردنا پرسگرێکە خوێندنە شاگرتێن ڕۆژ ئاوای کوردستانê لە هەرێما کوردستانê کۆمیتەیەکە هەڤبەش وەرێ ئاواکردن.